سلێمانی لە نێوان لانکەی ئازادی و شاری ڕفاندن و تیرۆر و تۆقاندن. بۆ بەرچاوی هەموو دنیاوە بە دەبابە لێمانەدەن بەداخەوە لێرە لە سلێمانی ئەو شوێنەی پێی دەوترێ پایتەختی ڕۆشنبیری و لانکەی ئازادی قسەکان زۆر بەریقەدارە. قوبات تاڵەبانی بە شانازیەوە دەڵێت ئێمە ئارامترین شاری عێراق و هەرێمی، بەڵام ئایا ئەمە ڕاستیەکەیە یان تەنها ماسکێکی جوانە بۆ سپیکردنەوەی ڕوخسارێکی خوێناوی؟ کاکوبات بەڵێنی ئەوەت بە ئێمەدا کە ئەوانەی دەستیان لە تیرۆرکردنی کاوەگەرمیانیدا هەیە دەستەکان دەبڕینەوە. دوای 12 ساڵ و ئەوەندە مانگە ئێمە نەمان بینی ئەوانەی کە لە پشت تیرۆرکردنی کاوەگەرمیانیەوەن دەستیان ببڕێتەوە. من گومانم تێدا نییە ئەو نمایشە تەنیا بۆ ئەو بوو کاکوبات ئەسپی خۆی تیات هاودا و ئەو هاوڕێیانەی سەردەمانێک لەگەڵ کاوەگەرمیانی و لە ماوەی ئەم 12 ساڵەدا ئازادی پاشەکشەی کردووە یاخود پێشکەوتووە. وەرن بچینە ناو ماڵی کاوە گەرمیانی. لەوێ 12 ساڵە کاتژمێرەکان وەستاون، 12 ساڵە خێزانەکەی هاوار دەکەن، بکوژە ڕاستەقینەکان لە ناو ئێوەدان، پلە و پۆستیان هەیە. بکوژی ڕاستەقینە سزا نەدراوە، تەنها جێبەجێکارەکە لە زیندانە. ئەوەی دەیبینین فێستیڤاڵی ئازادی نییە، بەڵکو فێستیڤاڵی لادانی ماسکی ڕۆژنامە نووسە قەڵەم فرۆشەکانە لە ژێر سێبەریەکێتیدا. سەیران هاوژین کچە ڕۆژنامە نووسێک کە 25 ڕۆژە لە ناو ئارامترین شاردا ون بووە. مۆبایلەکانی دەکوژێندرێنەوە و ئەکاونتەکانی دەسڕدرێنەوە وەک ئەوەی هەرگیز بوونی نەبوو بێت. دوای نزیکەی مانگێک دەرکەوت لە زیندانە بەبێ تۆمەت بەبێ ڕوونکردنەوە. ئەمەیە ئازادیەی بانگەشەی بۆ دەکەن، دەستگیرکردن لە تاریکی و بێدەنگکردنی دەنگە جیاوازەکان. ئارامیەکەی سلێمانی بۆنی تەسفیەی سیاسی لێدێت لە تیرۆرکردنی مڕادکانی کوردەیەوە تا دەگاتە کۆمەڵ کوژەکەی لالەزار. لە سلێمانی هەر کاتێک بەرژەوەندیەکان دەکەونە مەترسی نازادی دەمێنێت و نایاسا، تەنها زمانی فیشەک و هێزی جوود برا حکم دەکات. ئازادی بە فێستیڤاڵ و دروشم ناچەسپێت. ئازادی ئەو کاتەیە کە ڕۆژنامە نووس نەڕفێندرێت. بکوژانی کاوە گەرمیانی لە دادگا بن نەک لە لووتکەی دەسەڵات. سیاسیەکان شار نەکەنە مەیدانی شەڕی خۆیان. سلێمانی پێویستی بە ئازادی و دادپەروەریە، پێویستی بەوەیە ببێتەوە بە پایتەختی ڕۆشنبیری، چونکە تانک و تۆپ و هێرشی کوڕانی تاڵەبانی خەریکە سیما جوانەکانی شار لە ناو دەبات و کوڕانی تاڵەبانیش هەرچی بیانەوێت دەیکەن و دواتر بۆ سپیکردنەوەی ڕوخساری خۆیان فێستیڤاڵی ئازادی و حەقیقەت بە تامی درۆ و چەواشە بەڕێوە دەبن.